بەڵێ لەگەڵتان بەردەوامی زۆر جارلانە ئەگەر ڕێکەوت بێت بچین بۆ سەفەر بۆ گەشتێک سەرکۆ ئەمە زۆر پرسیار ئەەکەین بۆ نمونە کوێ هەیە کە نرخەکان گونجاو بێت خۆشیش بێت تۆختێ ئەو هەموو پارەی خەرجەکە ئەبێ لە ئاستی ئارەزووی تویا بێ جا ئەم بابەتی هەڵاوسانە لەم کاتانە زۆر بەرگوێمانەکە بۆ مناڵی چەند ساڵ پێش چوون بۆ تورکیا بۆ نمونە چوون بۆ ئێران چوون بۆ ئەوروپا نرخەکان وا بوو ئەم ساڵ چۆنە و چۆن ئاو بەراوردکاری زۆرەکەن هەر بۆی ئەم واتای هەڵاوسانەمان زۆر بۆ ئاهێنێتە ئاراوە لای خۆمان بە خۆشحاڵی و لەخوا بەزیابێ ئەوەندەی کە ئامارەکان من سێرم کردو لە وڵاتێک کە ئێستا چۆن هەرێم بەسراوتۆ بە عێراق ئەو هەڵاوسانە نرخەکە و ئەو ڕێژەی زۆر کەمە لەخوا بەزیابێ بەڵام وڵاتانی تر لاانێ زۆر بەرگوێمانەکە ئەمەژە دۆستێنێ سەحرەتانی زۆرجار بۆ نمونە ئاچەند ڕۆژێ پێشەسە باسم کردوتێ وتی تۆ لە تورکیاوی هەدێم بۆ ئەگەرم جارە توێ دێمەوە ئەم ساڵیش پلان بوو ببوونە سەفەریکە بکەم بەڵام سێرم کرد بڕیارم نێوە جارە سەفەرەکەم بۆ لەبەرێڵێ ساڵی پار خۆی زۆر گرانی بوو بەڵام ساڵ نرخەکان زیاتر بەرز بوو یعنی تۆش حسابی گیرفانی خۆ دەکەی سابیەوەکەی کە چۆن خۆ لەگەڵ شوێنەکە بگونجێنی بۆیە ئەمەوە لێ کات ئەوە تۆ باسێکە دیارەکە ناهێنێ ئیتر دیارەکە ناهێنێ شوێنی کای گۆڕی کاتەمە چۆ بە وڵاتی هەڵاوسانی زۆرە کاتێمە ئەمانێت لە تەوەری کۆتایی بەرنامەکەمان لەسەر ئەم بابەتی هەڵاوسانە قسە بکەین و ئەوەی کە هەڵاوسان لەبەر چی دروستە بێت لەسەر ئابووری وڵاتێک هەر بۆیە بۆ گفتگۆکردن لەسەر بابەتەکە بەڕێز دکتۆر خالید حەیدەر پسپۆڕی ئابووری لە لامان ئامادە دکتۆر گیان سڵاوی لێبێ زۆر بەخێوێ بابەتەکەمان تۆزێک ئابووریانێ بەڵامی تر ژیانی هەمووشمە بەخوا هەربەسراوەتەوە بم بابەتی و چۆ ئابووری ئەمانە بۆیە تا ڕادێک هە پێویستەکە لەسەری زانیاریمان هەبێ بەڵام پێش ئەوە ئەگەر بەڕێزت باسی ئەوەمان بۆ بکە ئەم گۆڕانکاریانەی کە ڕووی داوە ئەم شەڕی ئێران و ئیسرائیل و ئەمانە ئەبینین کە کاریگەری لەسەر با بڵێن پەیوەندی نێوان دۆلار و دیناریش تەنانەت داناوە ئەگەر بەڕێزت پێمان بڵێ لەسەر نرخی نەوت زێر ئەمانە ئەمە خوێندنەوەی زانستی بۆ ئەمانە ئەم گۆڕانکاریانە بۆ دروست سەرچاو بەناوی خۆی بەخشنە میهرەبان خۆی ئاساییە لە وڵاتێک کە ئارامی تیانە بێ ئابوووریەکەی جێگیر نەبێ ئەم شتانە ڕوو بدات بە تایبەت وڵاتی وەکو عێراق ناوچەکە بینی عێراق و ئێران و ئیسرائیل وەکو ئێوەی بەڕێز ئاماژەتان پێدا و بە تایبەت دۆلاری ئەمریکی کە حکومی ئێستا وەکو دراوەکان حکومی تقریبان زۆرینە و ناوچەکانی جیهانەکە بۆیە لێرە و ئابووری عێراقیش و ئابووری ئێرانیش و ناوچەکە وەک ئابوورێکی وڵاتە ناوچەیەکی تایبەتەن بە نەوت فرۆشتنی نەوتیش جەنابتە نازان هەڵسەنگاندنی بە دۆلار ئەکرێ بۆیە فرۆشتن و کڕین و بابەتەکە هەمووی بە دۆلار ئەنجامە درێت دۆلار با بڵێن دراوێکی سەرەکیە لە تەعاملکردن بە تایبەت بۆ عێراق وەکو جەنابتەن باش ئەزان ئێستا بۆیە لێرە نرخی دۆلار کە ئێستا ئەبینن بە نمونە لە 140 شتێک و تقریبان 41-42 بوو ئێستا باس لە 150 کە نازم بەیانی من چێکم نەکردووە سەروی 150 لە 44 تێپەڕی شەو درەنگ وابزانم گەشتە 149 ئیتر بە تەکید ئەمە وەلیەکە کە خەڵک و بەرهێنەران بە تایبەت بازرگانەکان سەرمایه‌داران پەنابەرن بۆچی بۆ شتێک کە ئارامی تیابێ زێر نرخەکەی زیادەکە بە نمونە دۆلار تا ڕادەیەکی زۆر ئێستا بازرگانەکانی خۆمان لە عێراق لە کوردستان ئەزانن لەوانەیە ئەگەری ئەوەیە کە ئاسایی ئیتر دۆلارمان بۆ نێت لە ئەمریکا دەست بە دۆلارەکانی خۆیان ئەگرن و ئێستا تەعاملی پێناکەن چاوەڕێیەکەن جگە لە بابەتی گەندەڵی و فەساد و ئەو بابەتەنێک کە لە عێراقەیە وەکە بە ینی سنووری نییە بە هیچ شێوەیەک باس لەوە ئەکرا کە ئەیانوت ئیتر بە هیچ شێوەیەک تەعامل بە دۆلار ناکرێت تەنها دینارە بێ لە ساڵی 23 بۆ 24 ڕاست نەبوو دوایەوە باسی ئەوەیان کرد کە بنووکی مۆراسیلە لە وڵاتان پشتە بەستن بەو بانکانە ئیتر لەوێ کۆنتترۆل ئەکرێت بەڵام خودی سەرچاوەیەک لە بانقی ناوەندی و هەندێک لە ناسراوان با بڵێن یاخود ئەو کەسانێکە پەیوەندیدارن بە بابەتەکە باس لەوە ئەکەن ئەڵێن ئەمماوەیە لە 24 بۆ 25 میلیارد دۆلار ڕەوانەی ئەو بانقانە کراوە بە شێوەیە کە نائاساییە زۆر کە لە مێژووی عێراق ڕووی نەیەوە بۆ کڕینی شتومەک لە دەروی وڵات بە پڕکردنەوەی بە نمونە کۆمەڵێک وەسڵە کۆمەڵێکنی تایبەتەکە ئەسڵ و ئەساسی نییە نرخەکە بە نمونە بە $10 بێ بە 150 دلار ئەنووسێت بۆ ئەوی پارێکی زیاتریان دەست بکەوێت لەو فەرق و جیاوازیە لە نێوان نرخی ڕسمی دۆلار لەگەڵ نرخی ئەوەی کە لە بازارەکان هەیە معنای ئەوەیە کە لێرە بەم شێوازە
دۆخی دۆلار کۆنتترۆل ناکرێت لە عێراق و ئێستش ئەم شەڕەکە ڕوویاوە لە بینی ئێران و ئیسرائیل و پێشتریش ئیسرائیل و غەزە و نەوت و ئۆکراین و رووسیا و غاز و بابەتەکانی تر ئەمە هەمووای لەکە کە دۆخەکە ئاسایی نەبێت خەڵک گومانی هەبێلەوەی کە بنمونە بۆ زستانی داهات و غاز هەیە نەوت هەیەیان نییە بۆ خۆراک دەستمان ئەکەوێت لە ڕێگەی ئێرانەوە یا تورکیا وەکو سەرچاوەیەکی سەرەکی بۆ پەیداکردن و هاوردەکردنی خۆراک بنمونە لە وڵاتانە ئەمانە هەمووی گومان هەیە طبعاً جگە لە وڵاتانی کەنداوی عەرەبیش کە ئەوانیش لە ژێر فشارەکان بەتەکیت تا ئێستا تا ئەم چرکەیە بۆیە لێرە کە خەڵک گومانی لا دروست بوو سیقەی نەبوو بە داهاتوو ئەستەکا کە خەتەر هەیە چیەکە ئەو بڕەپارێکە لایەتی ئەیهێڕێتەوە کەمترشت ئەکڕێ ئەبینی جەنابەت بازارەکان لە هەمان کات کە نرخی دۆلار بنمونە نرخی دینار دابەزی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی شتومە عێراقی باسی عێراق بکەین ئەوەی کە هاوردە ئەکرێت بۆ عێراق لە دەرەوە نرخەکان زیادەکە لە دوکاندارە پرسی باشش ئەم شتت نهێناوە دوێنێ پێرێ بۆ گەران بوو ئەڵێ ئیتر دۆخەکە و گۆڕاوەکان وان ئەبێ بچم بە پارەگرانەکە اینجا ئەوە طبعاً ئەبێ وابێ بەس کاتێک کە جەنابەت لێ ئەپرسی بۆ گەران بوو ئەڵێ لەبەرەوەی ئەگەر من نرخەکە زیاد نەکەم ئێستا کە ئەچەم شت ئەێنم جارێکی تر لە فرۆشیاری کۆ جوملا بە گران پێم ئەفرۆشێ لەبەرەوە ئەو هاوردی ئەکا بە گرانتر پێم ئەفرۆشێتەوە ئینەکانیانی ئەو بابەتانەی کە ئەیهێنێ بۆیە لێرە ئەبینی لە ئەخیرەوە ئەو کەسەی کە ئەبێتە قوربانی کە ئێوەی بەڕێز ئاماژەتەم پێدا ئەو کەسێک کە خاوەنی موچەیەکی تاڕادەیەکی زۆر جێگیرە نرخ زیادەکان موچەکەی وەکو خۆی ماوە ئەوە ئەسڵەن ئەگەر موچە وەربگرێت کە تایوە جەنابتە نازانم تا ئێستا ئێمە بنمونە ساڵی 23 موچەی 12 وەرنەگرتووە ساڵی 24 موچەی 12 وەرنەگرتووە ئێستش ئەوە دیار نییە موچەمانی 5 ئەدرێت یان نادرێت و ئەگەرش پارەکە بدرێت یاخود موچەکە بدرێت کەی ئەدرێت ئەمەش ئەکەوێتە سەر اتفاقاتی سیاسی لە نێوان حکوومەتی یاریمی کوردستان و حکوومەتی بەغا باشە فەرمانبەرێکی ئاسایی بنمونە کە مانگانە داوامی خۆی ئەکات و ئیترەچێ بۆ داوام و دەگەڕێتەوە عێلاقەی چیە بەوەی کە لە بینی حکوومەتی یاریمی کوردستان و حکوومەتی عێراقی بنمونە اتفاقەکە تێکچوو هەڵوەشێنرا گوناحی چییە؟ ئەو ئیشەکەی خۆی کردووە کۆتایی مانگە بێ بچی موچە خۆی وەربگرێت کاتێ ئەم گرانی کە ئێستا دروست بوو ئەم دەستەواژێ من لە جەنابەت وەرگم شۆکی بازاڕە هەڵاوسان نییە کاتە ئێستا جەنابەت بەسی ئەم هەڵاوسانەمان بکە هەڵاوسانەکە چی؟ هەڵاوسان زیادبوونی بەردەوام لە ئاسی گشتی نرخ بەردەوامی ساڵ زیاترەوە بێتە چیە بێتە هەڵاوسان بۆ و ئاسی گشتی نرخ و بە تایبەت لەو بابەتانەی کە هاوڵاتی پێویستی پێ وترێ بنمونە سەبەتەی خۆراک یاخود سەبەتەی پێویستیە ضروریەکانی ئینسان کە بریتین لە چی بریتین لە خۆراک لە نیشتەجێبوون لە سوتەمەنی لە شۆکردنەوە بابەتەنە جلوبەرگیش بنمونە تقریبان ئەمانە سەرەکیین سێ بەشن ئەم سێ بەشە کاتێکە نرخی ئەم بابەتەنە زیادەکە و هەمیشە زیادەکە و کاتە بێت هەڵاوسان بەڵام ئەوەی ئاگوزەرەی ئێستا ئەم دوو ڕۆژە سێ ڕۆژەکە بنمونە ئیتر شەڕەکە ڕوویاوە و ئیتر چەندێک پێکێشە هەفتەیەکە دە ڕۆژە دوایە کۆتایی پێدێت و نرخ ئەگەڕێتەوە بۆ ئاسی جاران کە ناگەڕێتەوە بۆ ئاسی جاران لە 100 ئەگەر کەم ئەبێتەوە بەڵام ناگەڕێتەوە بۆ ئاستی جاران لەبەرەوەی لە زانستی ئابووری شتێک هەیە هەمیشەڵێ هەمیشە نرخ زیادەکە بە شێوەیە کە بەرچاوە بینڕێت بەڵام کاتێک کە دا ئەبەزێ ناگەڕێتەوە بۆ ئاسی جاران ئەگە دا ئەبەزێ بەڵام بۆ جاران نابێ لەبەر دوو هۆکار یەکەم ئەوەیە کە بەرەمهێن فرۆشیار دوکاندار گومانی هەیە لەوەی کە دۆخەکە ئاسایی ببێتە وەکو جاران یەک دوو بەرژەوەندی بەرەمهێن و فرۆشیار لەوەیە کە نرخ بەرز بێ بۆ ئەوەی زیاتر پارەی دەست بکەوێ قازانجی زیاتر بکە بەڵام کێ تووشی زەرەر ئەبێت کێ ئەبێتە قوربانی هاوڵاتی ئاساییە یاخود ئەو کەسێک کە داهاتەکەی موچەیە ئیتر هەر بابەتێکی تر بێت تا ڕادێکی زۆر جێگیر بێ ئەوە لەگەڵ زیادبوونی ئاستی نرخ ئیتر زیادبوونەکە زیادبوونی کاتی بێ یاخود ئەوەی کە ئێوەی بەڕێز ئاماژەتان پێدا کە هەڵاوسان بێ لە هەردوو حاڵەتەکە هاوڵاتی ئەبێتە قوربانی دکتۆر زۆر جارەڵین ئەگەر بۆ نمونە بەرەمێنە فرۆشیار بتوانێت نرخەکان بەرز کاتەوە ئەو هەڵاسانە دروست بێت کردارەکە ناتوانێت شتەکان بکڕێ اینجا بەتایبەتێکە باسی لای خۆمان بکەین
لە ئێستاکەم و چەژنیە لاوازی بازار دروستە بێت ئەی باشە ئەو کاتە چی لە بواری ئابووری ئەم ناوچەیە دروستە بێت شەڕی ئێرانە لێرەشت گرانە بێت شەڕی ئیسرائیلە لێ لە عێراقا کۆمەڵی بابەت بەرهەمێنان کەمیە بێتەوە بۆیە پەنابێن کۆمەڵک بە کەلوپەل و بەرهەمی تر لە وڵاتانی ترەوە هاور دەکەین کە نرخەکەشی زۆر زیاتەیە زۆر جار ناچارە بین بیکڕین بەتایبەتی خواردن ناتوانین وایە ئاخر ئەوەی کە ئەفەرمووی زۆر ڕاستە کاتێکە ئینسان ناچار نەبێت نایکڕێ ئەو کاتە بەرەمهێن پێش زیاد بەرەمهێن یاخود فرۆشیار لەبەرەوەی بەرەمهێنمان هەیە فرۆشیاریشمان ئەوەیە کە شت هاوردە ئەکە لە دەرەوەی وڵاتەوە بەرەمهێن نیە ئەو هینە با بڵێن هاوردەکارە بۆیە لێرە ئەم پرۆسەی زیادکردنی نرخە فرۆشیارەکە بە هەردوو حاڵەت هاوردەکار بێ یاخود بەرەمهێن بێ بیرە کاتەوە ئەم بابەتە چەند زەرور و چەند گرنگە بۆ هاوڵاتی ئەگەر بینی گرنگە و زەرورە ئەتوانێت بە ئاسایی نرخەکەی زیاد بکات بەبێ ئەوەی کە تووشی زەرەرێکی زۆریش ببێ لەبەرەوەی ئەو کەسانەی کە خواستیان کەمە بێت و کەمتر شت ئەکڕن وەکو بەراوردکردن ئەگەر بەراوردی بکەنەوە ئەو داهاتێک کە دەستێکەوێت لەو حاڵەتە بەراوردی بکاتەوە بەو قازانجێ کە دەستێکەوێت لە ئەنجامی زیادکردنی نرخەکە ئەو پارێکە دەستی ئەەکەوێت لە ئەنجامی زیادکردنی نرخەکە زۆر زیاترە بێ لە بەراوردکردن بەوەی کە چەند کڕیار لە دەست ئەدات لە حاڵەتێکە کڕیار ناچار بێ بەو شێوازە ئێمە ناچارین وەکو جەنابەت فەرمووت خۆراک خواردەمەنی ئێمە ناچارین ڕۆژانە بێ خواردەمەنیمان هەبێت لە ماڵان بۆیە ناچارین بنمونە ڕۆژ ناڕۆژیش بێ چین ماستە پەنیرە هێلکەیە بنمونە لەوانەیە هەفتەیەک جارێک گۆشت بکڕین بنمونە باسی کرد سەحر باسی گۆشت 12,000 ێسا بە 22,000 ئەشی کڕی بۆ لە بەر پێویستە بە پێویستە بۆیە تەمان هەندێک وڵات هەیە بە تاکید ئەوانەی کە زۆر حاڵیان خراپە حاڵی دارایان خراپە ئەوانە بە تایبەت وڵاتانی ئەفریقا بنمونە ئەوانە بە ئاسایی ناتوانن ئێرانیش ئەو کە ئێستا تووشی ئەو شەڕوهینە بۆ لەگەڵ ئیسرائیلەوەینە ئەوانیش بە ئاسایی ناتوانن وەکو جاران گۆشت بکڕن بۆیە سیرەکە فرۆشیار سیرەکە کڕیار ناچار ئەبێیان ناچاری ئەکا بکڕێشتەکە یان نا ناچارە بنمونە ڕۆژتەکە ڕۆژانەیە ئیتر بە استراحەتی خۆی ئەگەر بازارەکەی قۆڕەخ کرد بێت ئەگەر حکوومەت ڕێگەی دابێ بە ئەوە کە نابێ حکوومەت ڕێگا بدە بە کەسێکی وا بازارەکە قۆڕەخ بکات و لەو بوارێکە هاوڵاتی ناچارە شتەکە بکڕێ زیاتر ئەبێ لە ژێر بەرپرسایەتی حکوومەت بێ بنمونە بە تایبەت ئەگەر باس بکەین بابەتی تەندروستی بابەتێکی زۆر گرنگەیە بابەتی فێرکردن خوێندن ئەمانە ئەبێ لە ژێر کۆنتترۆلی حکوومەت بێ بنمونە ئەگەر باسی حکوومەتی خۆمان بکەن حکوومەت یاریمی کوردستان بێ لە ژێر حکوومەتی نرخەکەی کواڵەتیەکەی بابەتەکان لە ژێر ژنەی تایبەتی بە وزارەتە بێ و چێکی بنمونە مانگانە بکەن هەفتانە ساڵانە بکرێت و بزان چۆنیە دۆخەکە بۆیە لێرە تا چ ڕادەیەک فرۆشیار ئەتوانێت بازارەکە قۆڕەخ بکات و بەو شێوازە چەندێک توانی ئەوەندە ئەتوانێت نرخ زیاد بکات و بە تاکید دووبارە جەنابتان نەکەینەوە کە ئەوەی کە ئەبێتە قوربانی هاوڵاتی ئاساییە زۆر سپاس بۆ زانیاریەکانت بە هیوای ئەوەی ئیشەڵڵا هەم لە ڕووی پسپۆڕی زانستی و هەوڵ بدرێت بۆی کە بارە ئابوووریەکە بەتابێت لە هەرێمی کوردستان باشتر بکرێت هەم ئەوەی کە ئیشەڵڵا هەمووانش هاوکار من هەندێک جارە ها بابەتێکی گرانی یان بابەتێکی نەخوازرا و دێتە ئاراوە ئیتر خەڵک ترسێک لە دڵیان دروستە بە دکتور بۆ نمونە سەرەی بنزین پڕ ئەبێ بۆ نمونە مارکێتەکان پڕ ئەبن لەوەی کە کاڵاکان ئەکرە لە پڕ ئەبینی دوکان و بازار هەمووی خاڵی ئەبێتەوە و ئەمە ئەوەندەی تر شۆکێک دروستەکە لەنێو ئەمە ترسی کاتیە لە شتێک بۆیە بینی خەڵک ڕائەکە وەکوەکە بیتان ما بێ جەنابتە لە بواری کۆرۆنا دووبارە نەبێتەوە ئینشاءالله خەڵکەمووی ڕائەکرد بۆ کڕینی پێداویستی ئینی تەندروستی ئەمە کاتیە ئەمە کاتیە یعنی ئێستا بینی جەنابەت ئینشاءالله شەڕەکە نەمێنێت و کۆتایی پێبێت لە ماوەی هەفتێک دەڕۆژ و دۆخەکە ئاسایی ئەبێتەوە ئیشەڵڵا کە بەو شێوە بێ هەمووان پارێزراو بن شەڕەکە زووتەوە بێ زۆر سپاس بۆ ڕێنماییەکان زۆر سپاس بە زانیاریەکان دەست